بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خوشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست. یەکێک لە کەسایەتیە دێرینەکانی شاری سلێمانی ئەم هەفتەیە لە وێنەگرافی میوانە. کاک عەباس تۆفیق شلک ناسراو بە عەباس گورجی ئەم هەفتەیە میوانی ئێمەیە. کاک عەباس یەکێکە لەو مامۆستا و پەروەردەکارانەی کە ساڵانێکی زۆر لە بواری پەروەردە وەکو مامۆستا وەکو بەڕێوەبەر خزمەتی کردووە. لە ناوەڕاستی ساڵی پەنجاکانەوە بۆتە مامۆستا و لە چەندین قوتابخانە لە ناو سلێمانی و لە دەرەوەی سلێمانی خزمەتی گەورەی لەو بوارەدا کردووە. هاوکات شانبەشانی مامۆستایەتەکەی کاک عەباس لە بنەماڵەیەکی هونەری و دیاری شاری سلێمانیە کە برای هونەرمەندی گەورە کاک مەحموود تۆفیق شلکە. بنەماڵەیەکی هونەرین لە بواری هونەریشدا بە بنەماڵە دەنگیان خۆشە و کاک عەباسیش یەکێک بۆ لەو دەنگ خۆشانەی کە لە زۆر لە بۆنەکانی شاری سلێمانی لە 50 و لە 60ەکان و دواتریش لەگەڵ ئەو هونەرمەندانەی و ساڵانی سلێمانی گۆرانی وتووە. هاوکات تێکەڵی بواری کوردایەتی بووە و لە پێناو کوردایەتیەوە لەو ساڵانە زۆرجار تووشی قوربانیدان و تووشی جیران و ئەشکەنجە بۆتەوە. گەنجینەیەکی پڕ لە یادەوەری شاری سلێمانی ئەو ساڵانەیە. ئێمە لەم بەرنمەیە هەوڵ دەدەین بچینەوە بۆ یادەوەریەکانی کاک عەباس گورجی و بتوانین باز لە یادەوەریەکانی ئەو ساڵانی شاری سلێمانی بکەین. بەڵام بەداخەوە دیارە بەهۆی ئەو زروفە و بارودۆخانەی کە کاک عەباس بنەماڵەکەی پیای تێپەڕیوە ژمارە وێنەکانی کەمە، بەڵام هەوڵ دەدەین بچین بۆ یادەوەریەکان و لە زمانی خۆی و لە زاری خۆی و ژەمان لە یادەوەریەکان بێ. کاک عەبازم کاتت باش. سپاس دەکەم، سپاسی بەڕێزدانەکەم. زۆر سپاس بۆ جەناب چامان ڕوون بوو. ڕۆحەکەم. تەندروستی چۆنە ئێستا شکر؟ وەڵڵاهی باشە، خراپ نییە. ئەلحەمدوللا ئینشەڵڵا باشە بیت. وەڵڵاهی تر هەوای بێنە سەر. تەمەن درێژ بی ئینشەڵڵا، تەمەن درێژ بی. پێما بە زۆر لە سلێمانی نیت، یعنی هەنێک جار لێرێت و ئەچیتەوە بۆ هۆڵەندا و زیاتر لەکوێی؟ بەخوا زیاتر لە سلێمانی و لە سلێمانی. هۆڵەندا بۆ تەمەنی ئێمە تەواو نییە، باش نییە. هەر لە سلێمانەکە دڵمان نەکرێتەوە توانین بدوێن لەگەڵ خەڵکا لێ. من هۆڵەندیەکەم زۆر باش نییە. 2 ساڵی چووم. جا ئەوە نوکتەی لەسەرە بتوانین بگەڕین. بەڵێ فەرموو. پشکۆ و جەماعەت و کوڕەکان هەموو دانیشتبوون. هەموو دانیشتبوون کە ئەو ڕۆژێ کە نەتیجەم وەرگلێوێ. من مامۆستاکە 2-3 جار داوەتی سلێمانیمان بووە کردومانە وتمەوە بەهۆی ئەوە خۆرە دەرەچم. نەیسا کە هاتمەوە وتیان دەرچووی تاقمێکیان پێمەڕن کە عەباس بازیشان پێمەڕێک بابە. وتی دەرچووی کە عەباس نەوەڵەتی پشکۆکتی داهاتە با لێیە بۆ وتی ئەوەنە تێ هەڵاوین لەسەر سفر حەقی خۆمان پشکۆم زۆر سوعبەتی شتەوەمان. بەڵام عەمر درێژ بێ هونەرمەندێکە جێگای دەستی دیارە عومەری خاوەری برد بۆ هۆڵەندا. دەستەکانی خۆش دوای باسی ئەوانەکەی کاک عەباس بێ خۆشە لە سەرتا لە ئێوەکو بنەماڵە دیارە بنەماڵێکی دیاری شاری سلێمانین و ساڵانێکی زۆر لەم شارە بوون. باوکت کاک تۆفیق و کاک مەحموودی برات، کاک عەلی، کاک عەلی فەوتا و جەنابیشت هەمووتان کەسایەتی دیار بوون و لەو ساڵانە. من پێم خۆشە کاک مەحموود نازناوەکەی مەحموود تۆفیق شلکە. ئەبەس تۆ کاک عەباس گورجی، تۆ بۆ نازناوی شلکی هەڵەگرت گورجی دڵگرتووە؟ ئایلەکە هەمووی هەر گورجیە ئیلا مناڵەکانی کاکم دەبێ کاک مەحموود. ئەوەش وەختی خۆی کاکم جلی کوردی لە بەرابوو پشتێنەکەی شل بووە کەوتۆتە خوارەوە نانکەم پێوتێت یارە تۆفیق شلەکە ئەوە چییە؟ بۆ ئەوە شلکی ئەو شلەکە لەوە هاتووە. ینی شلەکە بۆ ماڵی کاک مەحموود لە ماڵی کاک مەحموود. سام منداڵەکانی زۆربەیان هەر بە شلەکەی باوکیانە ڕەگرن، بەڵام ئەوانی کەمان عایلەکان هەر هەمووی هەر گورجیە. ئەم گورجیە لە چیەوە هاتووە؟ ئەم گورجیە وەختی خۆی کە شەڕی حەربی عالەمی دووەم یەکەم بووە، شخصێک لە گورجستانەوە هاتووە بۆ کوردستانی ئێمە لە دەی گاپێڵان لە شار مارژێر لەوێ ماوەتەوە. لەوێ زەواجی کرد بۆ موسڵمان و زەواجی کردو لەگەڵ فاتمە بەبە ئافرەتێک بووە. ئێمە لەنەوەی ئەوە هاتوینێتە خوارەوە. ئیتر هەر وەکو لەو گورجستانەوە پێتاڵێن گورچی ئەوە لە قەبی گورجیەمان هەرگرتو لەگەڵ خۆمانەوە. ڕاستتر ئەوە وەکو یادگارێک بۆ ئەو. زۆر ڕاستە. کاک عەباس تۆ باوکریشی چی بوو؟ باوکم جارچی بوو لە بەلەدەی سلێمانی. جارچی بەلەدەی وەکو مۆزەفێک لەوێ ئیشێکردووە. خۆی هەر ئەوش دەنگی خۆش بوو، بەڵام دەنگ خۆشی ئێمە لە دایکمانەوەیە. لە دایکتانم ئەوش چۆن بەڕێکەوت من و کاکم لە بازارە هاتینەوە، دایکم دانیشت و ئەیلاوانەوە بۆ کوڕێکی قاری برام ئەمری خوای کردبوو
جۆما لێ بوو دەنگێکی زۆر خۆشیە بوو کاکم بە ڕەحمەی بێ وتی وەڵاهی عەباس ئێمە لەمەوە وتی دایە ئەوە کتی وەڵا ڕۆڵە بەخواتر یار بەجاری گۆرانی و تۆ بۆ تۆفیقی باوکرد دیارە دایکتان دەنگی خۆش بووە بەرە دەنگی خۆش بوو سەلیقەشی هەبوو ئافرەتێکی مسلمان و ڕێک و پێک بوو هەتا تەنانەت بە عەلی برامێک و عەلی بە قوربانێ بم خواستە دۆ سیفۆنی سازم بۆ بێنە مبارەکە سیفۆنی ئەو ساڵانە ئێوە چۆن خوشک و برابوون کاگا باس بەخوا ئێمە خۆ چوار برابووین چوار برابووین جەنابەت و کاک مەحموود کاک عەلی من و قاریشمان هەبوو قاریەوە زوو ئەمری خوای کرد بەڵام کاک ئەحمەدیشمان هەبوو پیاوی شێخ مەحموودی نەمر بوو بەڵێ دەستەکان خۆش بێ دیارە وێنەکان کە منوەکو باسم کرد بەداخەوە خۆزگە وێنی زیاترتان هەمان بوو فەوتاوە بڵێ ئەمە وێنەیەکی زۆر دێرینی بنەماڵی ئێوەیە پێم خۆشە خۆت پێم بڵێ ئەو کەسانە شێن ئەمە ئەوەی کە کڵاو جامانەکەی لەسەر ئەوە مەحەی قازیە باشی عومەری مەحەی قازیە ئەوەی تەنیشتی سدارەکە ئەوە کاکمە ئەو مەحموود ئەوەی تەنیشتی کە چاوی نوخانەوە دایکمە اینجا ئەوەی خوارەوە لێرە دەم ساتە ئەوە منم بە تەلەبەتیم ئەوەی بەردەمم کە لەشی کردوەوە خوالی خۆش بۆ ئاواتی کاکمە ئەوەی ئەو لاش خێزانی کاکمە کافەی مەحەی قازیە بەڵێ ڕاستە دەستەکان خۆش ببێنێکی زۆر جوانە تاریخە مابەوە هەمووی لەو بابەتە بوو بەداخەوە چوومە مەکتەبی غازی هاتمە مەکتەبی پیرەمەورم بۆ بێ چووم ڕسمی یەک ساڵەی خۆم کە چوومەتە ئەوێ دەرمێنە ئەو ڕسمەشی تیابووی سنفیەک بەداخەوە باسیەوەت کرد تۆ دیارە لە 1934 لە سەرکارز لە دایک بوویت بەڵێ سەرکاریست بڵێ دوای 6 مانگ باوکم ئەمری خوای کرد بەداخەوە خوافریکە دوای ئەوە کاکم شادەی سیم تۆسەی هەبوو بژێوی ژیانمان کۆ دەشانی بەڵام خزمی دەوڵەمەنگەمان هەبوو وەکۆ حاجە حەبچکۆل و عەبەی شام هەموو بەڵام دایکم و کاکم ڕازیە نەبوون بەوە کەوتە ئیشکردن بۆمان زۆر ڕاستە دیارە تۆ لە خالیدی ئەچتە قوتابخانە هەر لەو ساڵانە دواتر چتە قوتابخانەی غازی و ناوەندی سلێمانی کە لەو ساڵانە هەبوو بەڵام دوای کەم قۆناغانە ئەبڕی لە سلێمانی ئەچیتە دارمعلمینی ڕیفی دارمعلمینی ئیبتیدایی باقوبە بۆچی چووتە باقوبە هەروە بوو ئەو کاتە ئەو کە ئەوێ هەبوو ژ نەبوو هەر ئەوێ هەبوو لە هەموو وڵاتەکان لە جنوب بوو لە هەموو شەهر لەوێ کۆکرایەوە ڕاست لەوێ ئەو ساڵەوە پێ بنوانی لە سلێمانی لەگەڵ هاتن بۆ ئەوەی کە لەگەڵ ما بە حەمە ساڵە سعید برای دکتۆر عەلی سعید ئەنوەر سعیدا تاش لەتیف سێجاسم نامق محێدین مجموعەیەکی زۆر بوون لەوانە هەبوون لەگەڵمانە بوون ئەبە ئەفرید برین جارە جەنابەت ئەو بەهرە هونەری و دەنگ خۆشیەت هەر لە قوتابخانەی سەرەتایی و دواتیش لە ناوەندی و لە دارمعلمینیش هەمووی زیکراتم یادەوەری چێ و لە هەمیان گۆرانی و سرود و ئەمانە دوتم پێم خۆشە خۆت باسیەوە بۆکەی لە سەرەتایی ئەو ساڵانە مامۆستا ڕەفیق شالاک ڕەفیق شالاکی بزرگ ئەو فرقەیەکی گۆرانی کوردی دروست کرد سرود یەکێکیان لەوانە من بووم هەموو ڕۆژانی پێنجشەممە من و مستەفا عەبدوڕەحمان هاتین لەبەردەمی کە عەلەمەکە تەواو بوو گۆرانی سرودی خوای وەتەن ئاواکەی ئەو سرودە نیشتمانیەکانمانە بوو اینجا تر ئەو لەگەڵ ما بوو هەتاوکنێ گەیشتمە متەوەسە لە متەوەسەش شینێ کرات تەمسیلەی هاملێت کرا قاردیران و جەماعەت و ڕەوڤحێ و ئەمانی هەموو تیا بوو زۆر باشە دواتریش کاچتە دارمعلمین لە باقوبە لەوێشەر بەردەوامە بی لە کارە هونەریەکانە دووە لەگەڵ کاگە نووری سەیدارتا شانۆی گوڵی خوێناوی پێشکەشەکەن لەوێ ئەوە چۆن بوو جا ئەمەی کاک خوالی خۆشببوو شەید کاک ئەنوەر ئێمە کە مەکتەبمان تەواو کرد بۆ تەطبیقیانی بۆ تەطبیق چوینە خانەقین من لە مەکتەبی خالیدیە بووم لەوێ تەطبیقمانە کرد کاک ئەنوەر و من و کاک ئەنوەر فکرێک هات بە خەیاڵمانە ما بۆچی لێرە شتێ نەکەنم وەکو گوڵی خوێناوی گوڵی خوێنێ ئەو دەوری ئافرەتەکەی ویست ببینیمی دەفتەری دەوری کوڕەکە نەمایشەکەمان کرد یانی شتێکی شاز بوو بە نیسبەت خانەقینەوە ئەم نەمایشە ومایەوە ئەو کاتەش برای مەلا مستەفای حاجی مەلا ڕەسوول باوکی فاروق مامی لەوێ
بەشی سنە بوو ینی مفتی سنە بوو کوڕێکی دوو کوڕێ بوو جەلال و قاهر ئەوانیش بە خزم خێزانەکەی کاک مەلا مەحموو ئامۆزای ئێمە بوو بە خزمەتی ئەگەینەوە بە یەکتری جالێ ئەو شەما کرد شتێکی زۆر شاز و ڕێک پێک بوو زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ دیارم بەهرەی لەگەڵ تۆ گەورە ئەبێت تۆ کە دارمعلمین تاواکی پێ خۆشەباسی و قۆناغە بکەیت ڕاستەخۆ دوای ئەبی بە مامۆستا بووم بە مامۆستا بە مامۆستا یەکەم کەڕە لە 55 کە تەخەڕوجم کرد بووم بە مامۆستا لە هێن لە دەرگەزێنی هەمەوەند خۆی دوو دەرگەزێن هەیە دەرگەزێنی بابە عەلی هەیە و دەرگەزێنی محموی فەقێ محەمەی هەمەوەنگ هەیە من لەوێ تاین لەوێ دانرام چونکی لەوێ وەختی خۆی عومەر عەلی یەک تەبیعەتی هەبوو شتی چاکی هەبوو شتی خراپیشی هەبوو ئەو چاکانی ئەوە بوو کە ئەچوو لە پشتا لە ئاخر حدودی سلێمانی مەکتەب و خەسەخانە و مزگەوتیە کردەوە وڵاتێککە من لەوێ تاین بوو مەمانە ئەو خوشکە نەسرێنی واحیدیش ئەو بوو بە مامۆسای هین مامۆسای کچان ئێواران ئاهلی مزگەوت لە قەلەمبەرداریانە کرد بوو تۆپە پیسە وام لێکردن جێی مەرەزەیەکیان ناینێ کردمان بە ساحەی فوتبۆڵ پیاوی پیری تیا بوو گەنجی تیا بوو فرقەما دروستکرد وا ڕێکەوت بوو عومەر عەلی هات کە عومەر عەلی هات وتی وەرە معەلیم وەرە من چووم تەلەبەکان بە بەردەمی کوڕێکی بچووکمانە بوو ڕەشە کوێرمان پێگو تەلەبەیەکی گروپنی قسە خۆش بوو وتی وەرە بە وەرە بە بەردەمە بچوە بەردەمی وتی بنووسە هەماوەند وتی ئای لەوە بە کوردی بنووسم یا بە عەرەبی بە محافظی کو قازی بە ڕەحمە بێ وتیەوە ئیملای کوردی ئیملای عەرەبی هەیە کە چوتی نازانێ ئیملای عەرەبی و کوردی هەیە بە محافظی کو بوو بە پێکەنی لە جەماعەتە ئەویش بوریا بوو ئەمەیەک وردەی دەرهێنا مناڵەکەش بکەوای کرد فانیلەکەی دەرهێنا کچی بیکەرەوە پارەکەی یادگارێکی جوانە تۆ لە قۆناغی مامۆستایەتی دیارە و سەردەمە کە مامۆستا بووی لە دەرگەزێن هێشتا زمانی مەلیکە تۆبی بە مامۆستا و زۆر قوتابخانەت کردووە ینی زۆر هاتوودە ناوشار قوتابخانە بزیاتر کرد ڕاستە لە مودەی 35 ساڵی ما 29 مدیری مەکتەب بووم زۆر ڕاستە کاگە باس بەس تۆ دیارە زۆر قوتابخانەت کردووە ئینای قوتابخانەکانت پێوتم لە ڕانیە لە قەڵاتزێ لە سەیسایەق لە هەڵەبجە لە پێنجوێن لە ناو شاری سلێمانی زۆر قوتابخانەت کردو لە دووکان بووی لە قەمچووغای لە زۆر شوێن مامۆستای بەڵام زیاتر لە دەرەوەی شار حەزت لێ کردووە خزمەت بکەی بۆچی؟ وەڵاهی خۆم حەزم بە کۆمەڵ و ناو کۆمەڵ و مجتەمع و دانیشتنی ئێواران و وەکو ئەرباب ڕاست حەزمە کردکەوە لەگەڵ مەجموعەکان بەڵ لە سلێمانی هەروە تەمان هەر هەمان بوو لە نادی مۆزەفین و نادی مامۆسایان و ئەم نۆشتانە ئیجتیماعی بووم حەزمە کرد تەنیا نەبم تۆ لە سلێمانی چۆ قوتابخانەی غازیە بیتەوە بە مامۆستا هەر قوتابخانەی کە خۆت لەوێ بووم بە مامۆستای ڕاضە دوایی بووم بە مدیری ئەوێ غازیە بێ بە پیرەمەگرون بە پیرەمەگرون بەێ زۆر ڕاست اینجا یەک شتیکە هەیە من شەمحەمە یای بەخێر بێ مدیری ڕۆژ بوو مدیری ئێواران بووتی مامۆستا بۆ نایی محازەرات بڕیتەوە نۆشتانە تەلەبەی خۆشم بوو کار شەمحەمە وەڵام چوم ومانە ئێواران شەو چوم ئیجتیماعیات و دین و ئەمانە بوتەوە شەرحی دینێکمە کرد زۆر عەسەبی بووم و کەوتمە مووقفێکی زۆرینەوە ئەلحەمدم شەرحە کرد حەمەی زەڕەنگە دەستێکی هەڵبڕی کتی مامۆستا فەرم تی دوێنێ ئێوە لەسەر شنار بووی یعنی ئەم دوو کاتە وردانە یەتە پێشەوەی زەر تم دەش ئەوە عەلاقەی بۆنی دەستەکانت خۆش بێ ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە دیارە چالاکی یەکێک لە قوتابخانەکانی ئێوەیە لەسەر شەقامێکی شاری سلێمانی کردوتانە بەڕێ وڵاوە لەو قوتابخانەی بەرزانە کردومانە یان جاران بەرزان بوو دوایی بوو بە ئاشتی اینجا بوو بە ئاسوی شەهیدان لەبەرەوەی چەند قوتابیەک هین بوون شەهید بوون لەوێ ئەمە خوێندکارەکان بەجلی کوردی و هێناوتان سەر شەقام بۆچی ئەم خوێندکارانە بۆچی هێناونان سەر شەقام وەڵی ئەوە هێنامان لەسەر شەقام لەسەر ئەساسی ئەوەی کە مەسیرەیە هەبوو مەسیرە هەبوو جاران هەتاکوونێت تەنانەت پشکۆی کوڕم ئەنی پشکۆوەکو مناڵێکی شاس کراوە لەنا هەموو مناڵەکانە دەوری هەبوو
زۆر ڕاستە یارە جەنابەت لە زۆر لە قوتابخانەکانی دەرەوەی شار خزمەتی گەورەت کردووە پێم خۆشەوە یادەوەریم بۆ بژێریتەوە ساڵانەی لە قەڵاتزێ و لە ڕانیە بوو جەنابی مام جەلال هات بۆ لاتان جا بۆ بێ جارێ هینەکەی قەڵاتزێ با بێرمەوە لە قەڵاتزێ مدیری ئاسۆس بووم شوێعەکان لە دەرگاک لە ناو دەرگای مەکتەبی ئێمەوە دوێک دوو ساڕوخیان نابە سانەویەوە کە هینی عسکەری هین بووم ینی هینی عسکەریە بوو وەڵا بۆ بەیانی منیان بان کرد وتم چیەوتی بڕۆ تۆ نەقڵ بووی بۆ بەسرە بەرقەیەک هادە حاکمی عسکەری عام و ئەڵێ لە زەرفی 4 ساعتە ئەم عەباس تۆفیق فەتاحا نابێت لە قەڵاتزێ مێنە نەقڵکرا بۆ بەسرە وەڵام منیش کە چوومە بەسرە خۆم لە پێشا چووم ئەم شەرحەم بۆ مدیری بەسرە کرد مدیری بەسرە پیاوێکی زۆر ڕێک و پێک و دیموقراتی وتی ئێرە بە عەمەلی تۆ نایە شەرجی هەیە هەناسەی تۆنگە بێ ئەنێرم بۆ زوبێر بۆ لای مامە مدیری مەکتەبە وەڵا عەداکوونی چوومە زۆر احترامێکی زۆر دۆریان گرتم لێ و ماینەوە ساڵێک بە ماڵ و مناڵۆ لەوێ هەروەڵا نەفیکرای لەسەر ئەو ڕاستە ئەوە اینجا لەگەڵ هینەکەی ڕانیە هینەکەی ڕانی لە 62 من و شێخ حەمید و شێخ مەزهەر و ئەمانە ناومان هاتبوو بۆ گرتن منیان گرت بەڵام ئەمن و هین نەبوو شورتە نەبوو استیخبارات بوو پێشیان وتی کێ بەڵام عەلاکوونی خۆ ئەفریقا ڕۆشتووە با بڕە گرتیانی هێنامیانەوە بە سلێمانی لە 62 لە 62 کە منیانی هێنایەوە حەمە ساڵە بۆسکانی و جەلالی حاج ئەحمە و کەمالی قاراغا و ئەتر مەجموعەیەکی شەوکەتی ژنبرام و شەوکەتی نووری حەبەکە و ئەمانیان هەموو هێنا بۆ ئێوە حەفز بوون دوای ماوەیەک بردیانین بۆ کەرکوو لە کەرکوو گیان کردینەوە ئێمەشان بر بۆ نوگرە سەلمان لە نوگرە سەلمان حەمە ساڵە دیلان و کاک محەڕەم و کاک محەڕەم محەمەد ئەمین خالد دلێر و مجموعەیەک استیقبالیان کردی شاعری گەورە کامەران مکری و هەمووی لەوێ بوون لەوێش جاکرابووە قاعەی پارتی قاعەی شیوعی قاعەی بەعسی ئەو کاتە وەڵا عەلاکوونی ماینەوە لەوێ بردیانی بۆ تاقیق لە تاقیق منیان بانکرد بتیان شتێگرا بوو بە کورد بۆ حکمی زاتی ئەمانە وتی ڕای چێ وتم وەڵا شتێکی چاکە و هیوارین لەوە زیات منیان مەجموعە هەموومانیان عەفو کرد یەک کەسیان عەفو نەکرد ئەو کاک بەکرە بەکری خاتان پێگو وتی من مەدفەعی بووم وا بووم وەڵا ئەویان بناردەوە بۆ نوگرە سەلمان ئەوە یەک دووهەمیش یەک شت هەیە کە لە دوکانەوەی جیران ئەوە داستانێکی زۆر گەورەیە و ئیسان ئیمانی بەخوا و بە قەزا و قەدەر و بە خیری زنگە هەبێ عەلاکوونی ئەمە جیران هین دەست نەکەوت 21 کەس بوون جیران بە پلیتەی چرا لە پشتەوە دەستیان بەسینەوە کەلەپچە نەبوو بردیانی لە عەسکەریە بردینی لە خەلەکان فرە لە ناو زیری عەسکەریە لە ناو زیرەکەشە بەرمیلی نەوت و غاز ومانە بەتر بۆ بن بە شتێکی ناشرین عەلاکوونی هەرچەندە داوای لێ بر نەکەم ئەمانە وەڵا بە کابرای هینم گوتم تخوا هینەکە شلە بێ وەکو بلامانێ سەگ دەممان تێنا شلەمان خوارد عەلاکوونین چوینە ئەو دیوەوە بۆ لە هەیبەسڵدان چوینە خوارەوە بردیانین تۆزێ خۆڵیان هەڵایەوە پێڵاوێک دەرکەوتێەوە کەمان ڕەشی حاوێزی کشومانە شوێیە کە بردیان بووە دوای هێنانە ساحایکی گەورەوە کوڕێکی گەنجی جوان هات بەجلی چاکتوان تۆڵەوە هاتە بەردەمی من ئای قڕ بەسەرم تو بەڵام ئێمەشی هەر هەموو نەشمان خۆڵ و چی پیس ومان وتی ئەنتە معەباس منیشتم یەک شتێوتیە بەعەرەبیەکەم باش بوو وتم لای ئێمە خیری زنگە هەیە ئەگەر نیەتی پاک بێ ئەباسم بەڵام ئەگەر نیەتی خراپێ نە وتی نیەتم باشە من تاریقم زابتی استیخباراتی ئێرم وتی یەڵا بیان بن بیان شۆن جا ئەوەی مامەجان بۆ بجێرمەوە کە مفاوەزاتەکە بۆ کاتە بەڕەحمەی بە مەلا مستەفا و کە برای کاک برایم و مام جەلال و جەماعەت بەڵام شتێک هەبوو لە بینیانە تۆزێ ناڕێژیکی بچووکە بوو مەلا مستەفا بەڕەحمەی بێ چووە سەنگە سەر من و کاوەی حەیمیرزا تەخویر کرا بووین کە مەکتەبەکان تەنزیم کردین
لە کاتی مەکتب تەنزیمە خوا لێ خۆش بوو بە ڕەحمە بێ سەد ڕەحمەت لە قەبری مام جەلال هات سەردانی کردین وتم مامەوە ئەها نووسراوە پەلی یەک و پەلی دوو پەلی سێ ئەیوتی مامۆستاکە واوێکی بۆ دانیە ئەبێ بە پۆلی یەک و پۆلی دوو پۆلی سێ ئەوە زیکرایەکی زۆر یارمەتی زۆر ڕای دەستەکانی خۆش بێ یادگاری زۆرە لەو ساڵانی لە مامۆستایەتی ئەو ساڵی لە قەمچوغە بووی جەماعەت هاتن بۆ لای جەروە ئەمرم دەرچوو بووم بە مدیری قەمچوغە کە چوون بۆ نادی تەماشەکەم کەمال سابیر و مامۆستا جەبار و یە مەجموعەیەکی زۆر هەڵسان لەبەرم تمەوە چێ خێرە چی وەڵای داوای لێبوون ئێمە ڕێوی قەمچوغەمان بیستۆ بەڵام مدیری قەمچوغەمان نەویستە تۆ کاتە مدیر وی لە قەمچوغ ئەمرەکەم بۆ دەرچوو وەڵا بەیانی چوون بە پەلەپەل گۆڕین بۆ تەوێڵە ڕاستە دیارە تۆ ساڵانێکی زۆر مامۆستا بووی ینی زۆر خوێندکارت هەبوون کە ئێستا هەمیان ناوی دیارن و خەڵکی گەورە گەورن و هونەرمەندی گەورن و خەڵکی گەورن لە بواری جیاواز کە هەمویان ینی شەرفیەوان پێ بڕاوە ساڵێک لەو ساڵانە خوێندکاری جەنابەت من لەو قوتابخانەی کە وانە دوتۆتەوە زۆر کەسم بینیوە ینی وەسفی ئەو ڕۆژگارانیان کردووە وەسفی ئەو مامۆستایانیان کردووە کە لەو ساڵانە وانیان پێوتون یەکێک لەوانش جەنابەت بووی کە دیارە جێدەست دیار بوو چێنەوانی کە زۆر دیارن یان خۆت لەبیرت ماون قوتابیت بوون کە قوتابی بوون کەمال سابیر قوتابیم بووە عەلی سەعید قوتابیم بووە مامۆستا دکتۆر عارف هین بووە قوتابیم بووە و لەگەڵ کاک سیروان ئێستا کە حاکمە ئەوانە قوتابیم بوون ینی قوتابێکی کاک ئەحمەد جۆڵا ئەحمەد جۆڵا ئەمە ئەحمەد جۆڵا خۆی لە سەرەتا لە سنفی سێ ئیبتیدایی بوو لە مەکتەبی ئاشی هەر لە مناڵیەوە درامای هەبوو ئەمە عادەتەن هینەکرا هینی باوکان کۆمەڵی باوکان و دایکان بەڵام ئاکسەرێتی ئێمە دایکانی زیاتر لێبوو چونکی لە کارە زۆشکۆ تەلەوەکانمانە هات ڕاست کاک ئەنوەر فەخریش ئەوە لەوێ بوو هاتبوومانە ئەم ئەحمەد جۆڵایە ڕای کردووە سەربان سەتڵێکی پێ بوو وتی خۆتان لایەن ئاو هات بەگاڵتە خەڵک بڕ ڕای کرد وەڵا دوایی تا دوو هەفتە نەهات نێوەگەشی بەتاڵ بوو سەتەکە بەتاڵ بەر بۆ ڕابواردن ڕابێرە ئەوە کە لەو کاتەوە ئاوا بووە ینی بەڕاستی عقوبەتان نییە بەخوا دایکی هات و پاڕایەوە عەفوماکە اینجا لەگەڵەوەشە کاک عەدنان کەریمیشە قوتابی لاما بووە خۆشەویستیمان بۆ هەمویانی دیارە ساڵانێکی زۆر جەنابەت خزمەتی کردووە پێم خۆشە بزانم ئەم وێنەیە کوێیە ئەم وێنەیە عەلی فۆتاوی برامە لەگەڵ خێزانەکەی من لەگەڵ مناڵەکان لە چنگیان داوەتی ماڵی کەریمی عەبەچنگیانی بووین دەوێ لێوە بردیانین بۆ بەیان وەختی خۆی شێخ لەتیف هەدیە یابووی بە باوکی کاکەریم بەیانی یابووە جێیکی خۆشە وێنەیەکی جوانە وێنەیەکی جوانە دەستەکانە خۆش بێ دیارە جەنابەت لە 1986 خۆت خانەنشین ئەەکەی بۆچی یان هێشتا کاتی ئەوەش ناتبوو خانەنشین بی بۆچی خۆت خانەنشین بەخوا دەبەرەوەی ئەوەنگە گیران بوو بانکرام و وەزعێکی ناخۆش هاتە پێشەوە بۆم و وتم بەشکم بە تەقاعودیەکە وازیێن بەڵام وازی شالیان نێنام هەر یەک جاری کەشەر گیرامەوە ئەوە بوو نێران بۆ معتەقلی عەسکەری کەرکووک بەێ چەندێک لەوێ مایتەوە بەخوا لەوێش تقریبن ساڵێک و دوومان بەداخەوە هەروەڵا بەداخەوە بێکەوە بەردەوامە بین ئەچینە سەر ئەو قۆناغی گۆرانی وتن و یادەوەرەکان لەگەڵ کاک مەحمووی تۆفەشڵکی برا لەگەڵ تیفی مۆسیقای مەولەوی و باوەسا حەمە ساڵح دیلان و ئەو قۆناغانەی دواتر بەڵام لە دوای ناوبڕێکی کورد بەڵێ باش خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ کاک عەباس گورجی بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێ و لە بەرنامەی وەنەگرافیەوە لەگەڵ کەسایەتی شاری سلێمانی کاک عەباس گورجی بەردەوامین. کاک عەباس پێم خۆشە بچینە سەر ئەو لایەنە هونەریی کە وەکو بنەماڵی ئێوە بنەماڵێکی هونەری دیاربوون چی کوێ لە بنەماڵی ئێوە دەنگیان خۆش بوو گۆرانیانەوەت هەر هەمومان قاری برام لەگەڵ عەلی فۆتاوی برام
بۆچی پیانەوە علی فەوتاوت قەبا ئەمە خۆمان فەقیران چوبوون بۆ سەیرانێک بۆ هەڵەبجە بڵێ لە ڕێ هەڵەبجە کە ئەگەڕێنەوە جەمیلی سەعیبەک بۆ حەسەنی ڕەزابەک بۆ مەجموعەیەک ڕەفیق بوون کە گەڕانەوەتەوە لە قوڕیشیە تەقان لێەکەن یەک لە لێرەی نەلووت و ئەمانە هیچی نەما ناو قوڕی هەمووی بە دەرەوە بوو بردیان بۆ بەغا دکتۆر سەندەرسەن هەبوو لێرەی ڕەبت کرد لوتێکی بۆ کرد وەختی خۆشی لێرا متەناقیزات هەیە حەجی کرد بوو بەڕەن شیوعی بوو ئێمانە وەکو نوکات وەڵا حیزبی شیوعی نادی بۆ مۆسکۆ بۆ ئەوەی تعمیریکەن ئالاکوونی وا ڕێک نەکەوت قادیران لەوێ زۆر یارمەتی هاتەوە ئالاکوونین کوڕێکی قسە خۆشی نوکات و ئەمانەی هەبوو ئەتر بە زۆری شەید شەهاب و حسەن ڕەش و حەمە ساڵە گیران ئەمنی دوکانەکەی بریتی بووە مەڵبەندێکی سیاست اینجا ئەویش خۆناوی خۆی لە خۆیە فەوتا بوو بۆ نای لە ڕاست کەواتە کاقار دەنگی خۆش بوو کاک علی دەنگی خۆش بوو ئەو کاک مەحموو هیچ دەنگی خۆش بوو جەنابیشت هەمومان زیاتر لە چی گۆرانیتانەوە وەڵاهی بەپێی ڕێکەوتی ئەو جێگانە بە کە چوین ڕاست بە تایبەتی ئەوەی من زۆری لە مناڵی مۆتاوێ هەر گۆرانی وەتەنی بوو ڕاست وەکو بۆم بوو جێڕایتەوە لە ماڵی کاک سەعیبەجی گومر ساڵان داوەتیە کرد بۆ ماجید محەمە و علی کەمال و تۆفیق قەزاز ومانە ڕەشۆل و حەمەیان بەکر و کاک و مەجموعەیەکی زۆری بانگە کرد منیش بانگەکرام تەنیا بۆ گۆرانی گەرچی تووشی ڕەنجبەری و حەسرەت و دەردم ئەمن زیاتر ئیحتیمامیان بە من زیاترا وەک لەوان کەوان گەورە و گۆرانیە بەناوبانگی ناتوانین ئێستا تۆزێکمان لەو گۆرانیە بۆ بڵێ بەیادی ئەو ساڵانەوە بەخوا ئەتەسم دەنگەکەم تاوە خەینا هەر شتێکمان بۆ بڵێ پێمان خۆشێکیۆمان لێت بێ کەرچی تووشی ڕەنجبەری و حەسرەت و دەردم ئەمن قەت لە دەست ئەم چەرخە سپڵە نابەزم مردم ئەمن دەستەکانە خۆش جا گۆرانی سەفەرەکەش تۆزێکتان بۆ ئەم مەقامی سەفەرە دیارە هەر بە بنەماڵی ئێوە ناسراوە ینی کاک مەحموو کە وەری گرتووە پێما بێ لە کاک شێخنووری شێخ ساڵحەوە وەری گرتووە ئەو خۆی ناوێ بڕێ هەیی منە لە باوکی شەهابەوە شاب شەید شاب نووری شێخ ساڵح وەری گرتووە بەڵا ئەم تەتەوەری پیا و بە ناوی ئەمەوە دەرچووە ڕاست دیارە زۆر مەقامی سەفەری ئەم تۆ کاک مەحموو ئێستاش کاک ئازاد بەڵێ ئێستا ئازادی کوڕی جێگای گرتووەتەوە چۆپی فەتاحیش جێگای ئێمەی گرتوێتەوە ڕاستە دەستەکانی خۆش بێ تۆ مەقامی سەفەرتەوە 2 ساڵانە بەخوا تەبەر وتومە بەڵام ئێستا تەواو نیو ڕاست ئەتوانم هێز و هینێکی ئەوێتە ئۆی سەفەرێ بۆ باوکی خۆم ناکەم ڕۆڵە جگەر گۆشان بەدێڵمۆ دەستەکانی خۆش نەڕزێت دەستەکانی خۆش پیری هاتوون بۆ پیریمەوەن کەس نێنوە تەنگگیریمەوەن پشتی کۆماوم ئەڵێ ها خزمە دانەوە دەرگای عەدەم نزمە تەمەند درێژبی شەڵات وەر تەندروستیت باش بێوەراوا گەشاوە جوان دیارە بنەماڵەوە ئەوکو خێزان باسمان کرد هوەرین ئێستا کاگازات لە کوڕەکانی کاک مەحموو چە گۆرانی ئەڵێ جەنابیشت خاتو چۆپی فەتاح کاکاتە کچەزای جەنابێت شارانی بێش بڵێ پەیوەندیتان چۆنە لەگەڵ چۆپی خان وەڵڵاهی زۆرە هەت تەسەور کە ئەو وەزعی ئەمەگە باشە شوێنە هەر یەکە دەست دەکاتم بلم بابە عەباس ئاشتێکم بەریە هەر وەکو بۆ مبارەک بای بڵێ ڕاستە زۆر نازدارە زۆر بەڵام باوکی زۆر دڵسۆزمانە خوار ناگرێ وە شارایك چیشم دایکی لە تەمسیلێکە لەگەڵ کاک مستەفا لەگەڵ کاک عومەر عەلی لە چیرۆکی مشتۆی ناو هەمانەکە هاوبەشی کردووە ئاشنای کچیشم هەر عینەشت لە بووکە سوورە ئیشتراکی کردووە یعنی حەزمان بە فەن و مۆسیقاژی ئەوە بۆ لە ژیانمانە
بەیوای تەمەندرێژی ڕێز و خۆشەویستیمان بۆ خات شۆپی بۆ کاک چەتۆ بۆ هەمویان کاگا بازیارە کۆمەڵی گوێنەی کۆنم لەلایە هی مناڵەکانە پێم خۆش بڵێ بزانم جەنابەت لە ساڵی چەند هاوسەرگیریت کرد؟ لە ساڵی 1956 لەگەڵ کێ؟ لەگەڵ نەجات نووری عەبەکە. نەجات نووری عەبەکە دایکی پورزان بوو. ئەی چۆن خۆشەویستی بوو مەسەلەن چۆن یا لەو سەردەمانیشی ئەو کاتە خۆشەویستیەوە داستانی بە ماخۆلی نازانبی دێرەوە. دەستەگاری خۆش بە دیارە بەداخەوە نەجات خان دایکی هەموو مناڵەکانی توێ پێمە بە حەوت مناڵتان هەیە؟ تقریبا 40 ساڵێک بەیەکەوە بووین. ڕاستە ئەو مناڵانە هەمووی هادە پێشڕە و پشکۆ و ئاریان و ئارێز و ئێشی کەشمانەیەژن خوشکمان بوو بردمان بە لەگەڵ خۆمانە کردمان بە کوڕی خۆمان لەوێ ناوی بنارە ئەو جار بەجارێک ئێستا دوو مناڵی هەیە ئەومان پێگەیان تەمەند درێژ بن ئینشەڵا دیارە مناڵەکان هەمویان لە دەرەوەژین کاک پشکۆ هەمویان پێمان بێ لە دەرەوە هەموو جنسیانیە ڕاستە خۆیان و ماڵ و مناڵێن جنسیان کاک پشکۆیەکێکە لە شێوەکارە بەتوانەکان هۆکاری زۆرە زۆر جوانکەلی زۆرە پەیکەری عومەری خاوەری بردە هۆڵەندا لەوێدان ڕێز و خۆشەویستیمان بۆ هەمویان هەیە بە هیوای تەمەند درێژی خێزانێکی بەختەوەری شەڵاویشم لە مەسرح دەرچوو بەڵێ زۆر ڕاستە ئەمە وێنەیەکی زۆر کۆنە ئەوانە چێن ئەو یەکان ئەویان خێزان نەجاتە ئەویان ئاواتی خوالی خۆش بووە ئەوەشیان مناڵەکانی لای خۆمانن بەڵێ ڕاستە دەستەکانی خۆش بێ ئەم سێ مناڵەکێن ئەم سێ مناڵە زۆر تاریخین ئەمەی کە قژی سەرە ئەوە بەهرەیە لەم بەینا ئەوە فاتی ئەوەی دوو هەمێن ئاشنای کچمە ئەوەی سێهەمیشان ئازادە یا ئاشنا ئەوە وەکو نوکتە مناڵ بوون بە یەکتریێمانە سەری ئازادی شان بوو هەنای بوو خۆڵی کرد بوو بەس ڕێز و خۆشەویستیمان بوویان هەیە تەمەند درێژ بوون زۆر زۆر لەکوی پێک من زیاتر بە ڕەحمە بێ براژنم ئاگای لە من بوو دایکم فەقیر بوو زۆر دەستەکانی خۆش بێ ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەوانیش هەیە لە وێنەی مناڵەکان دیارەتەوە وەکو باست کرد زۆربیان لە دەرەوە ئەژین پێم هەنێک وێنەی ئەوان پیشان بین کە ئێستا لە دەرەوەن خۆیان و خێزانەکانیان ئەمە خێزانی کاکە ئاریانی گیانە مەطعمێکی کوردیان هەیە لە نەمسا ئەمە لەگەڵ خێزانەکەیە لەگەڵ جوانەخانە ڕسممان کرد زۆر ڕاستە ئەمە وێنەیەکی تۆ ئەمە وەکو ئایلەوین دانیشتوین ڕزگاری کاکمە شەبەنگی بووکمە منم هەتر ئایلەکە هەر هەمووی بەیەکەوەین وەکو شێک ناوی شمە لێ نابوون برایانی زیزی خۆشی ئەمەش هەر دانیشتنیشی ئایلەوی خۆمانن لەهین لە نەمسە لەسەر دانوب خۆی زۆر لە مناڵەکان و لەنەوەکانتی ئەمە شوێنێکی خێزانی ئێوەیە ئەمەش هەر خێزانیە کە دانیشتنێکی ئایلەویە زۆرتر لە چێن ئەوانە لە وێنێ ئەوە لەوێ ئەحسانی زاوەمانە شەبەنگە لەگەڵ ئاشنا و خێزان مێردەکەی ئەمەش وێنەیەکی تۆ ئەمەش ئەمە مارەکردنی ئاشنای کچمە لەگەڵ مێردەکەیە هاوسەرەکەی تەمەند درێژ بنی شەڵا وێنەیەکی تۆ کۆمەڵێک لە هاوڕەکان ئەمە ئەو مەجموعەیە ئەمە جەمالی سنجەرە و تر مەجموعەیە کە ناوەکانی بازێکیان ببیرچێتەوە لە هێنی لە نازم بەخوا لە جێگایەک بوون بەیەکەوە بۆ سەیران ئەمە ژەر وێنەیەکی تری تۆ کۆمەڵێک لە هاوڕەکان کەمال سەرسپیە بە ڕەحمە بێ ئەمری خوای کرد لەگەڵ مەجموعەیەکان بەیەکەوە ئایلەویان تێکەڵین ئەمە وێنەیەکی ئەمەش ئەمە ئەو کچە چراخانی خۆشەویستی هەر زۆرم خۆشەوێ چونکی هەچی کار و ئیش و کارەکەمە ئێستا لە هۆڵندا ئەوەی کە علی برامە علی فۆتاوە ڕێز و خۆشەویستی زۆر نازدارە لەلا دیارە جەنابەت بەداخەوە لە دوای ئەوەی کە نەجات خان هاوسەر یەکەمت کۆچی دوایی جاری دوم هاوسەرگیری ئەکەی تۆ لەگەڵ خات و سروە ئەمە وێنێکی تۆ سروەخانێک ئێستا ئەمە خۆی بە ڕەحمە بێ منەوەڵات ماوەش کرد حەمداش کچە گەورەکەم شاراوتی بابە ئەگەر ئێمە ناتوانانی خزمەتی بکەین
بەڵام وەکو ئەولایەک پێ دەڵێن یەکێ بێنە ئەهلی شار بێ و بتوانانی بیناسی ڕاست تر ئەوەش لە عایلەی عەباسی شەرعی و خوشکی کاک بورهانە ماڵی ئاوا بێ زۆر خزمەت مەکا و بێوەی بێ و بەڵام تەمەند درێژ بنی شەڵاخوای گەورە بۆ یەکتان بێڵێ کاک عەباسم پێم خۆشە هەندێک لەو یادەوەریانی ئەو ساڵانە جەنابەت هەر بە خێزانی زۆر تێکەڵ بوون لەگەڵ کاک حەمە ساڵح دیلان لەگەڵ کاک قادر دیلان بە تۆ لەگەڵ هونەرمەندەکانی ئەو ساڵانە لەگەڵ ڕەشۆڵی هونەرمەند و ئەوانە ینی لە زۆر مناسبە بێک و گۆرانیتان تۆ خۆشە خۆت باسی ئەوم بۆ بکەی بەخوا زیاتر لەکوێ گۆرانیتانەوەت بەڵی تر مناسباتی شعبی نەک بەمدا بۆلا ینی جگایەک جێوی قار بێ جگایەک بێ ئەوانە ساڵحوت ئەمەنگەی گۆرانیە گوت پێمانەکو بێدەنگ بە تااقەتمان چکو ڕۆژێکیان چون بۆ ماڵی حەمە ساڵە سێم جۆم لە مۆسیقایەک بوو زۆر دەستم کرد بە گریان کە چوومە ژوورەوە قاردیلان بوو تم ئەم مۆسیقایەک پێوە ئالام الوالیدەی ینی ئازاری دایک و باوک ئەو هینەی مۆسیقای ئەتر ئەمە تێکەڵ بووین عایلەویان شەی واهەوە عەلی برامە چوو لەوێ ئەنووس لەلایەن ئەوانە هاتنە ماڵیەم ینی تێکەڵیەکی عایلەوی سەرفی پاک ئاوا بوو دراوسێژ بن پێ زۆر ڕاستە تۆ لەو ساڵانە دیارەوانە تیپی مۆسیقای مەولەوی بوون بەڵێ تۆ ئەندامانی تیپ مۆسیقای مەولەوی تێکەڵ بووی لەگەڵیان لەگەڵ هەمویان لەگەڵ نەجاتی عەبدا لەگەڵ جەماعەت هەمویان هەتاکوونێک بۆم باس کردی تەمسیلێکمان کرد لە سەر سانەوی سلێمانی کاک ڕەوفحیات هینەکەی دەرەکرد نەجاتی عەبدا عەسکەر بوو وەکو خیانەتێکی لێکرد بوو من عەسەبی بووم لە حاڵەتێکی عەسەبیە هادی عەمەر بەڕەحمە بێ هەر پێەکەنی من عەسەبی مۆ پێکەنی زلەیەکی ڕاستیم لێە لەو سەری چوو بە هینەکە بە چەلوەیەەکە هاوارەیەکە ئەو خەڵکە هەمووی هەڵخە ینی شتەکە بوو بە واقعەیە ڕاستە دوای مەعزەرەتم بۆ هێنایەوە ڕاست ڕۆحیەوە شاد و بەڕاستی مۆسیقای مەولەوی لەو ساڵانە زۆر ڕۆڵیان ئەوەش ئەوە لافاوەکەی سلێمانی بوو چون بۆ چوین بۆ هێن لە 1950 لە 50 چون بۆ هەولێر لە مەکتەبی ئولا ئەو گوڵی خوێناوەکە کرا سالاری زەریفێ دەوری ئافرەتەکەی بینیە ئەمە ساڵاجیان دەوری نەکەی بینی بەڵام منیش کۆنتەکتە لێوە گۆرانی ئافرەتەکە مەکوو کاکە سالار دەنگی خۆش نەبوو ئاخر جارکەەوە بێکە هەمە ساڵە دیرانە کوشن ئافرەتی کوێرایدا بۆ ئەو کوڕە بە کوشدا ئەوکو تیپی مۆلەوی چوون ئەو کاتە پارەکە بکەنەوە بۆ لافاوەکانی لافاوەکەی سلێمانی بۆ لای جەنابی ئەمین زەکی بەگ لە هین لە سەلاحەدین زۆر تەقدیرێکی زۆری کردن و پارێکی زۆریش یاینێ اینجا دووری دوایی چون بۆ کۆیە بەڕاستی کۆیەی محتەرەم و خزم دۆست و بهین هەتا تەنانەت شەقامێکیان ناونە شەقامی مەولەوی لەوێش هین بوون کار و چالاکیتان نەبوو باسی مێژنووسی گەورە ئەمین زەکی بەکت کرد پێم خۆشە باسی بینی ئەو کاک مەحموودی برادم بۆ بکەی چۆن یەکیان بینی چی بۆ کرد خۆی جادەی سێسایق پێنجوو نەکرا ئەوش گەنج بوو تازە لە مەکتەب دین بوو هاوین بوو بە مراقب لێ کە بوو بە مراقب جەنابی ئەمین زەکی بەگ وەزیری ئەشغال و مواصلات بوو هاتبوو بۆ دیدن کە سەیری کرد و کوڕێکی گەنجی جوان لەوێتە ئەو کوڕم بۆ بانکن کە بانیان کرد تۆ کوڕێکی علاکرین معلوماتی وتبی ئەوە هەوێ ئەوە کارتی من وەرە بۆ بەغا تەعینە دەکەم زەرفێک شیا بووە بە شێوەی یارمەتی ڕۆیش چوو بۆ بەغا کە لە بەغا گەشتە دای کوتی کوڕەکەم من وەزیری ئەشغال و مواصلاتم لە حدودی خۆما چۆ دادەنێم تر ئەو بژێوی ژیانمان ئەو بوو وەڵاوتی بم حەز بە نایب زابتێکەم تی بەخواوە ئەو بەدەست وەزارەتی دفاع تی بەڵام خەیناکە تەلەفۆنی بۆ زەری دفاع کرد بوو کتبی یەکێکم هەیە ئەمە وایە تر لە ماوەی هەفتەیەکە هەموو ڕۆتیناکی بۆ کرا جلی نابزابتی وەرگتو بوو بە نایب زابت لە سلێمانی بەڵام پێما بە دوای ماوەیەک تااقەتی ئەوشی نامێت تااقەتی لەوە چۆ بۆ لای وتی بەخوا تااقەتم کوێ ئەوتی باش ئەو لە سایل ئەکەم بە ماموری مدیری بەریدی چەمشەماڵ لەوێ کاک حەمەنووری تۆفیق بەڕەحمەوێ یایی بەخێر بێ بەیەکەوە چیرۆکێکیان کاوەی ئاسنگەریان دروست کرد شەو بۆ گوڵاڵە داغڵی ئەو هینە بوو
هەروەڵە دەستەکانی خۆش بێ. خۆش بیاخۆ تۆ پەیوەندی چۆم و لەگەڵ کاک محمود برادیانی هەرەوە باوکم بوو خۆم ڕاست. باوکم نەدی من هەرە شەژمام گەوری کردیت و ئاگای لێت بوو. هەر ئاگای لێم بوو لە هەموو مناسەباتەکە ئەتە منیش نموزەجێکی ئەو بوو لەهینە هەروەڵە زۆر ڕاستە لەم کۆتاییانە پەیکەرێکی بۆ کرا لە سلێمانی بەڕێو کرا دکتۆر تا ڕەسوول سپۆنسەری کرا و اینجا جنابی شتێوی بێژ کرد بۆی کرا لە جار هینەکە لە نازم لە چۆ بوو لای بیناکەی تۆفی خەزازەوە لەوێ ئەو جاری بەڵێ بەڵێ هین کرا هینەکەیان نابە من هەدیەکە ئەمەش پەیکەرەکە ئێرەش پێما بێژە نابێت پەردە لە بەڵێ ئەو سەردا پەیکەرەکە لێوا کرا دەستەکانی خۆش بێ دیارە کاک محموو هاوڕێشی نزیکی هونەرمەندی گەورە و نەمر حەسەن زیرەک بووە وەرە پێکەوە گۆرانیان و تووە و ساڵانەکە هونەرمەند حەسەن زیرەک دێتە سلێمانی لە ماڵی کاک محموو کۆمەڵێک گۆرانی تۆمارەکە کە خۆشبەختانە تا ئێستاش ماوە من پێم خۆشە بزانم تۆ لە نزیکەوە حەسەن زیرەکت بینی و ئەو ساڵانی کە هاتە ئێرە لە ماڵی کاک محموو چۆن بوو کارەکانیان وەڵی کاکم و حەمە ساڵی دیلان و قادیلان و بەژەتی ساعاتی و جەلالی حاجە حەڕەش و ئەمانە هەموو هینێکیان بۆ تەکبیر کرد دانیشتنێک گۆرانەکانی یەک لە دوای یەک تەرگیر کرا کە ئێساش کە لە بازارڕە لێرێ هەر ئەوەیە لەگەڵ حەمە ساڵی دیلان و کاکشم هەنگێک هاوبەشیان کرد لەو ئیشا ئەوە اینجا لە پێش ئەوەی حەسەن زیرەکە هاتبووە سلێمانی ژیرا بوو کاکم چوو بوو بەلای محافظ پێوتویەوە هونەرمەندێکی ژیرا ئەو وەرەقەیەکی یابووە مەسموحە حەسەن زیرەک لە هەموو کوردستانە دەستەکان خۆش بە دیارە یادەوەرێکی زۆر جوانە کاک محموو ماڵی ئێوە ینی لە خزمەتی هونەر و هونەرمەندانە بوونەوە ساڵانژۆ گۆرانیانە لەوێت تۆمار کرا بەڕاستی ێزە یادەوەرێکی جوانەوە بۆ مێژوش ئەوانە ئەمێنێتەوە من پێم خۆشە دوایین وێنە ئەم وێنەیە لە ئەم بەرنامێ پیشانی بین ئەوانە شێن کاک ئەوانە یەکیان هینە من و ماڵەوەمانە لەگەڵ نەجاتخانە بڵێن بەڵێ ئەوە لەگەڵ وابزانم بەخوا و بەڕسمەکانە بینی دەمخۆشن بەخوا ناوکەم لێ بیرچەوە هەتاکوێ نەمسا بەیەکەوە بچوون بۆ حەفتەیەک بە ینی بە ناوی سیاحەتەوە هەر کاربان هەروەڵە پێما بێمە ئەستەمبوڵ ئەم ڕسمە بەڵێ لە ئەمان لە ئەستەمبوڵە لە نادیەکە بە سوتفە جۆمان لێ شخصێ بۆ گۆرانی کوردیە بوو ڕاستە هەروەڵە دەستەکان خۆش بە کاک ئاباجیانی ئەمڕۆ زۆرمانومان کردی چاومان ڕوون بوو جەنابەت یادەوەرێکی زۆر جوانی ئەم شارەی کوڕی بنەماڵەیەکی دیاری ئەم شارەی خزمەتی گەورەتان کردووە تۆ و بنەماڵەکەت هەمووتان دیارە بەداخەوم پێم خۆش بوو بچینەوە بۆ لای گەڕەکە کۆنەکانت بۆ قوتابخانانەی کە خزمەتت تیا کردووە بۆ شوێنێک کە حەسەن زیرەک گۆرانی تیاوتە بەڵام بەداخۆ بۆی تەمەن و بەهۆی نەخۆشیەکەی جەنابتەوە نەمانتوانی زۆر ئەو شوێنانە بگەڕین هیوادارم جەنابەت تەندروستیت باش بێ هەراوا گەشاوە و جوان بی و هەر بمێنی انشەڵڵا سپاسانەکەم و سپاسی ئەم ڕێزەیەکەم کە لێتان گرتم ئەمە من شانازی پێوەکەم و شانازی بە ئێوەکەمەوە ئەرکەی کێشانتان زۆر 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 سپاسانەکەم و جێگای بەرزی و گەورەیین زۆر زۆر سپاس بۆ تۆ کاگە بازێن هیوادارم توانیوێتمان کەمێک بتبێنەوە بۆ یادەوەریانەی ساڵانی زوو ئینشاءڵڵا هیوارم یادەوەریەکانی کاکشم دانیشتنیشی بۆ ئیشەڵڵا دەستەکانی خۆش بێ زۆر زۆر سپاس خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکان